که عسکری نتونی نوی سردم گنده کام بلین بلام پلانی که حوت گند ببرام با کنترل بگیره امیش باشه تلو پلانی که لامکانی رابطی باسکرا که امانه سنوری ماده صوتشلن و سنوری رهایی کردستانن هذا كان يجوز مرجع پلان هي بفاكر نوعاً و کنترل بله روکان بله روکان چه زانیاریک دیال سر زیانکانی داعش و آیا پیشمرگی زیانی کی برکوتوا درباره زیانکانی داعش و در ماویدات التي هفته هذا كان هاپیمانان برجمانی ام گنداناتن اگر سیدانی داعش زیانی شیزوره هي بتعبد گندی ابو محمد لبری بردوام و هاپیمانان بسرن گندوی و برجمانات بلانتها لبری زیانکانی پیشمرگی انتونی بتوسط اسمانی گنده سوا لبروا جاي جري زلكاني داعش ناصمين بلام زلكاني زي كشمرك أويتا زيادة كشمرك خوب خشنا الرصفو هي شكلين يبون دكان وبوم بيشين زاو كان هذا كذا شيء أمنا نبغى زوجهم أنا وقت يمرنوني أنا أكتيفيست من تنظرن وأنا كان بقى زينو بلام لبري فلاني عسكري هي دعما ليتا وكالرصفوب ووضعية خطبات بخير النقاط نوبلا أو كيستمني دينه محله للمسيح يقول سمعني ثاني ولا سادا وثاني يقول لك وهي أشارتين نزلوا يقول لك وهذا كان يكش مدة شهراني أو كان المسيح منه بشكلين بين السوداني كشمرجو وكشمرجا هيش كاتب سرقين لك وكيستمني دينهم جماعية جزور لحالاتين ومنام يشانتها وعافات يشانتها وجر لما كان الرابط كاتب تدارني داعش اللي 7 سنة كنت فوق رجال نداتا سنتين دروا لا تشتي خوش معنا كوكو باسم تلقون ابو محمد يسا حالي لو يبيسان جاري كده شهر بس دي كذا ولا ربع ربع وهلانيات زكاني كشمرجو تدارني داعش بله روکان لگشتکانی دا تو لگلت دبین بله برزان بو زانیاری زیاتری خود بو زانینی زانیاریکانی روش دچینی لای پیامبر ماوری حمد کریم لالب جوری هم کاتد باش زانیاریه که خود چه چالاکیه کم رو لالب جان جام بدره بله لماوی چند روز رابردو دا که شپولیکی بارانبارین روی لهریمی کردستان و هەڵەبجەش کرد بۆ هۆیەوە لە بنکەی وەرگرتنی گەنم لە سیروان گەنمەکە تاکو ئێستا نەبراوەتە سایلۆ ئەو بەشێک لەو گەنمە تەڕ بووە و لە ئێستادا خراپ بووە بەرەبەیانی ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیان پەیوەندیان بەوەمەوە کرد کە ماڵەکانیان لە نزیکی بنکەی وەرگرتنی گەنمە ئەو گەنمەیە بۆنی کردووە بەشێکی خراپ بووە و لە ئێستادا ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئاگاداریەکی بڵاو کردوێتەوە بۆ ئەو کەسانەی کە شارەزایان هەیە لە بواری ئایتی بۆ ئەوەی بەشداری بکەن لە دروستکردنی بۆردێکی ئایتی بۆ پارێزگای هەڵەبجە بۆ بە ئەلیکترۆنیکردنی دام و دەستگا حکوومیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و لە ڕۆژی چوارشەمەیشدا هەریەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا کۆبوونەوە بۆ دابەشکردنی ئەو پۆستانی کە تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە دابەش نەکراوەوە بڕێرە ڕۆژی یەکشەمەیش هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا کۆبوونەوە بۆ قسە و باسکردن و دابەشکردنی ئەو پۆستانەی کە تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە دابەش نەکراوە بە تایبەتی 25 ئەمەکەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و 13 بەڕێوەبەرەتی و بەڕێوەبەرەتی گشتیەکە کە بە گوێرەی ئەو دابەشکاری کە هەردوو لایەن کردویانە بزوتنەوەی ئیسلامی یەک کورسی بەردەکەوێت کە لە پێشتردا بزوتنەوەی ئیسلامی ڕایگەیان بوو کە ئەوان دوو کورسیان بەردەکەوێت و بە گوێرەی لێدوانێکی ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کە تایبەت بە NRT قسەی لەسەر کرد ئەوان ئەگەر بێت و یەک کورسیان پێ بدرێت بەشداری لەو حکوومەتە خۆجێی پارێزگای هەڵەبجەدا ناکەن ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ وریا حەمەکەریم پێیامبەرمان لە هەڵەبجە سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ بەڕێزان بۆ زانینی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای دۆک دچینە لای پێیامبەرمان شیمالم کاتت باش زانیاریەک یاخود چالاکیەکەم ڕۆ لە شاری دۆک ئەنجام بدرێ. بله سپیدا باش سپیدا تاو یا همی بینرن NRT باش بیتن بله افروجی که وکو روزا سه یا فیلم ویستاوالا نیو دولتی یا سینمایی الدهو که یا بردوامه بریار افروکجی چندین فیلم بهینه نشاندان درگه هولن سینمایی آنکل بیژن او هولن کودته دا فیلم هینه نشاندان یا بردوامه جلای کدی و جبر کو ورز دست پیکرن خواندن الهرم کردستان نزدیک بیت کو بریار 15
هیوی دوام فرمی قطابخانه دست پیکش بر هندی افرو رجا عینی پیشبینی دیتا کردن خلقی که زور تایبەتی جی بەر کۆوەرزێ پاییزەیە فێقی و دەرامەتێ گوندان تایبەتی جی هەژیر و سێڤ و خۆخۆ ئەف نەوعێت فێقی ئەف جورێن فێقیین جورا و جور تایبەتی جی دەڤەرن چیایی نوکە بەرهەمێوانە ئامادەیە پێشبین تێتەکێن ئەڤکە خەلکێکی زۆر بەرەف دەڤەرن چیایی و گوندان بچن ji ber ku ji bo hindê mifay ji wî zerzewat û wî fêqî wergirin dîsa jî ji ber hindê ji ber ku werzê xandinê dê dest pêketin ji bo hindê li cihên geştyarî demên xweş biborînin. Ji lehekê dî ve ev îvarî rêveberiya hunerê grafîkê bi hevkarî diger hunerê rêveberiya geleriya sînemayî geleriya duhûkê ya Silêmaniyê rêveberiya Evrûker îvarî pêşangehekê bû êkî ji hunermendên Kurdê Rojava li rêveberiya geleriya duhûkê Evrûker li dem jimê şeşê îvarî vekin. Belê. بەڵێ پەیاملێرمان شیمال لە دووەک سپاس بۆ زانەرەکان بەڵێ بەڕزان دەچینە لای پەیاملێرمان ێرش قادر لە هەولێر با بزانین لە شاری هەولێر چ چالاکیەک ئەمڕۆ ئەنجامدرێت هێرشم کاتت باش زانەرەکانی ڕۆژ لە هەولێر چی هەیە؟ ئەم کاتت باش چیە دیارە لەگەڵ هەواڵەکەی کەرکووکی پێشمەرگە منیش دەمەوێت لە شاری هەولێر و هەواڵێک لەبارەی پێشمەرگەوە باس بکەم کە لە ڕۆژی چوارشەممەدا لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزیری پێشمەرگەی هەرێم کۆبوونەتەوە لە کۆبوونەوەکەدا لیژنەی پێشمەرگە داوایان لە وەزیری پێشمەرگە کردووە کە هەوڵی جدی بدا لەگەڵ وەزیری داراییدا بۆ ئەوەی پێش جەژنی قوربان موچەی مانگی حوتی وەزارەتی پێشمەرگە بدا مانگی تەموزی وەزارەتی پێشمەرگە بدا چووکە لەم کاتەدا وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگەکان پێویستی زۆریان بەوەیە کە موچەکانیان بدرێتی پێش جەژنی قوربان بۆی پێداویستەکانی خێزانەکانیان دابین بکەن و ئەوەی زانیاری بێ لە بەردەستمان ناخێن لە کۆبوونەوەکەی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزیری پێشمەرگەدا باز لەو چەند پێشمەرگە کراوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک وێنەکانیان بڵاو کرایەوە کە چوونەتە دەرەوەی وڵات هەندێک وێنەی بەری جەنگ و هەندێک وێنەی دەرەوەیان بڵاو کراوەتەوە کە و ئاماژی بۆەوە کرد لە لیژنەی پێشمەرگە سەرۆکی لیژنەی پێشمەرگە ئاماژی بۆ کە ژمارەیان زۆر نییە و ژمارەیەکی کەمە و گەنجانی کە ڕۆشتونەتە دەرەوە ئەو ژمارەیە نییە کە داتایەکی زۆر بێت بەڵام وتی قسەشان لەو بارەیەوە کردووە هەوڵی کۆنتڕۆڵکردی ئەویان داوە کە ئیتری جێکێک لە هێزەکانی پێشمەرگە سەفەری دەرەوەی وڵات نەکا بە یەکجاری هەرێمی کوردستان بەجێ بێڵێتەوە زەختیشان لێ کردووە کە پێش جەژنی قوربان موچەی مانگی تەموزی هێزەکانی پێشمەرگەدا بەش بکرێت و لەگەڵ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیا قسەمان کرد ئەمڕۆ کۆتا وەجبەی حاجیان دەگاتە شاری مەکە کە ژمارەی حاجیان لە هەرێمی کوردستاندا 3650 کەس بوو بەڵام بەهۆی گیان لە دەستدانی یەکێکیان لە ئێستادا بوون بە 3649 کەس ئەمڕۆ کۆتا وەجبەیان دەگات و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بڕیاریدا بە خەرجکردنی $200 بۆ هەر یەکە لەو حاجیانەی کە لە مەکەدان بۆ خواردنی ڕۆژانەیان یەکێتی تۆپی پێی سووریا و هەواڵێکی وەرزشیە داوا بە فەرمی داوای لە یەکێتی تۆپی پێی هەرێمی کوردستان کردووە کە دوو یاری دۆستانە ئەنجام بدەن کە یەکێتی تۆپیەکە لە ئێستادا لە وڵاتی تورکایە لەگەڵ هەرێمی کوردستاندا دوو یاری ئەنجام بدەن ئەمیش لەبەر ئەو منداڵی کە لە چەند ڕۆژە ڕابردوودا لە وڵاتی تورکیا لە نێو ئاو داخنکە ئایلانی کوردی بوو ئایلانی ڕۆژئاوایی بوو داوایان کردو لەژێر ناونیشانی بەرەو پێشون و لەژێر ناونیشانی مانەوەی ئایلاندا دوو یاری دۆستانە لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەنجام بدەن بەڵام ئەوەی کە جێگەی باسە تا ئێستا شوێن و کاتەکەی دیاری نەکراوە تا ئێستا هەرێمی کوردستانیش بۆ یەکێتی تۆپی هەرێمی کوردستانیش بە فەرمی وەڵامی یەکێتی تۆپی پێی سووریای نەداوەتەوە بەڵێ بەڵێ هێرش قادر پەیاملێرمان لە شاری هەولێر سوپاس بۆ زانەرەکان بەڵێ بەڕزان بۆ زانینی زانیاری ڕۆژ دەچینە لای پەیاملێرمان بابانەنوەر لە شاری سلێمانی بابانم کاتت باش لە شاری سلێمانی چ چالاکیەکەیە ئەمڕۆ بەڵێش چیا دیارە من سەرەتا بە هەواڵێکی ناخۆش دەست پێ یەکەم کە لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ پرسەی حەوت گەنجی کۆچ کردو لە ڕێگەی هەندەران بەڕێوەچێت کە بەبێ بە خاکسپاردنی تەرمەکانیان ئەمڕۆ پرسە بۆ حەوت گەنج دادەنرێت لە سنووری پارێزگای سلێمانی کە چواریان لە ئیدارەی گەرمیانە و دوو لەو گەنجانە لە ناحی باوانورن و دوانیشان لە قەزای کەلارن و سێ گەنجەکەی تریش لە شاری سلێمانیە دیارە ئەو دوو گەنجێک کە لە شارچکەی باوانور گیانە لەدەستداوە دوای مانەوەیان 24 کاتژمێر لە ئاوی دەریای ناوەڕاستە دواتر گیانیان لەدەستدا و ئەمڕۆ لەلایەن کەسوکارەکانەوە
بەبێ بوونی تەرمەکانیان پرسیان بۆ دادەنرێت دیارە ئەو لێشاوە گەنجەی ئەو لێشاوی کۆچکردنەی گەنجانی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای سلێمانی تا ئێستا بەردەوامی هەیە و بەپێی دوایین ئامار کە لە بەردەستی ئێمایە لە فدراسیۆنی سراسەری پەنابەرانی عێراقەوە دەستمان کەوتووە زیاتر لە 12,000 گەنج لە هەرێمی کوردستان کە بەوتەی ئەوان پشتی شێر بەر پارێزگای سلێمانیەکەوێ کۆچیان کردووە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. بابەتێکی تر کە ماوەی چەند ڕۆژێکە لە پارێزگای سلێمانی باسی لێوە کرێ ئەویش هەڵهاتنی گەنجێکە لە گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی کە گوایە گەنجێک هەڵاتوە بە پێی ئەو بەدواداچوونەی ئێمە کردومانە ئەو گەنجە هەڵناتوە بەڵکو و مۆڵەتی وەرگرتووە تاوە بچێتە نێو خێزانەکەی کە بە پێی یاسا زیندانیەکان مافی خۆیانە کە مۆڵەت وەربگرن و بۆ ماوەی هەفتەیەک بگەڕێنەوە نێو خێزانەکانیان بەڵام لە ئێستادا 4 ڕۆژ بەسەر هەفتەکەدا تێپەڕیوە تا ئێستا نەگەڕاوەتەوە زیندانەکەی بەرپرسانی چاکسازی گەورانی سلێمانی بانگێشتی کە سوکارەکەیان کردو بۆەوەی ئەو سزادراوە بگەڕێتەوە نێو سیزان ئەگینا ڕێگارە یاسایەکان دەگنەبەر بەڵام تا ئێستا تام کاتێککە من قسەکەم نەگەنجەکە گەڕاوەتەوە نێو نەسزادراوەکە گەڕاوەتەوە نێو زیندان نا چاکسازی گەورانیش هیچ ڕەوشێنێکی یاساییان گرتۆتە بەر بۆیە لە لای هاوڵاتیان بە هەڵهاتوو ئەژمارەکرێت کە لە زیندانی چاکسازی گەوران هەڵهات بێ. پرسێکی تر کە ئەو بەرپرسەی ئاسایشی کەلار کە ئەمڕۆ دوای ئەوەی بەریندار کرا گەێنرایە نەخۆشخانەی فریاکەوتن تام کاتەی من قسەکەم عەمید سەیوان غازی لە ژیاندا ماوە و باری تەندروستی بەوتەی بەرپرسانی تەندروستی سلێمانی ناجێگیرە بەڵام تا ئێستا وەکوتم لە ژیاندا ماوە کە درەنگانێکی دوێنێ گولەیەک بەرسەری کەوت و گومان دەکرێت کە هەوڵی خۆکوژی بێت ئەم بەرپرسە هاوکات جگەلەوەی بەرپرسی ئاسایشی گەرمیانە پێشمەرگەی دێرین یەکێتی نیشتمانی کوردستان بوو بەشداری زۆرێک لە شەڕەکانی ناوچەی جەلەولا و شەڕی داعشی کردووە لە ماوەی ڕابردووشدا بە سەختی جارێکی تر بریندار کراوە بەڵام تا ئێستا نە بەرپرسانی ئەمنی نە بەرپرسانی تەندروستی ڕوونکردنەوەیان لەسەر ئەو بەرپرسەی ئاسایش داوە کە گوایە خۆی کوشتووە یاخود کوژراوە یاخود لە سەر دوایین ڕەوشی تەندروستی بەرپرسانی تەندروستی هیچ زانیاریەکان ڕان نەگەیاندووە تام کاتێ من قسەکەم بەڵام بە پێی زانیاریەکانی من لە ژیاندا ماوە و باری تەندروستی ناجێگیرە. چیا ئەمەوێ باس لەوە بکەم پرسی کۆچکردنی گەنجان جگەلەوەی وەکوتم بەردەوامی هەیە بڕیار وایە وتاری نوێژی هەینی ئەمڕۆی مامۆستایانی ئاینی بەشی زۆری وتاری نوێژی هەینی مامۆستایانی ئاینی ئەمڕۆ لە مزگەوتەکاندا باس لە دیاردەی کۆچکردن بکات و مامۆستایانی ئاینی لە ڕێمینبەری مزگەوتەکانەوە دەیانەوێت ڕێنمایی هاوڵاتیان و ڕێنمایی کەسوکاری ئەو گەنجانە بکەن کە کۆچیان کردووە بۆ دەرەوەی هەرێم و بە دوای ژیانێکی باشتر لەمە ئێستا دەگەڕێن. ئەمەی باسم کرد پرس و زانیاری و ڕووداوەکانی ڕۆژ بوو لە پارێزگای سلێمانی من دەگەڕێمەوە ستۆدیۆ ئەگەر پرسیارێکتان بابانەنۆر پێیاملێرمان لە شاری سلێمانی سوپاس بۆ زانەرەکان بەڵە بەڕێزان سوپاس بۆ تۆڕی پێیاملێرانی NRT کە زانەرەکانی ڕۆژیان لە شار و شارچەکانی کوردستانەوە بۆ گواستینەوە.